نزیکەی 8 ساڵە هۆڵی کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان پرۆژەی یاسای بودجەی هەرێمی کوردستانی بەخۆیەوە نەبینیوە و زیاتر لە 6 مانگی ساڵی دارایی 2021 تێپەڕیوە ڕەزدووسی بودجەی حکوومەتی هەرێم نەگەیشتوتە پەرلەمانی کوردستان. دکتۆر دارا ڕەشید وەزیری پلاندانانی هەرێم ڕایگەیاند پرۆژەی یاسای بودجە ئامادەیە و هۆکاری دواکەوتنیشی دەگەڕێتەوە بۆ دواکەوتنی جێبەجێکردنی پرۆژەی یاسای بودجەی عێراق. وەزیری پلاندانان وتیشی لەگەڵ پەرلەمانی کوردستان لە پەیوەندی بەردەوامدان و هەر کاتێک بڕی ئەو پارەی لە بەغدا و ڕەوانەی هەرێم دەکرێت دەگلایی کرایەوە پرۆژەی یاساکە ڕەوانەی پەرلەمانی کوردستان دەکرێت. پرۆژە بودجەی هەرێمی کوردستان وەختان دەزانێت ئەمە پرۆژەی بودجەی هەرێمی کوردستان بەشێک لەو بودجەیە متعلق بوو بەو یاسای موازنەی ئیتیحادی کە بەشە بودجەی هەرێمی کوردستان تێدا بێتن ئەوەتان ینی هەم موازنەی یاسای بودجەی ئیتیحادی تاخیر بوو و هەم لە جێبەجێکردنەکەش تاخیری پێوە دیار بوو لۆ ئەمەمانتانی وەکو یاسای بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بنێن لە پەرلەمان لە بۆی ئەو بەشە پارەی کە لە بەغدا دیار نییە و تا ئێستاش دیار نییە چکە ئێستا لە بۆی زۆرشت هەیە تەدقیقی دەوێت لە بینی دیوانی ڕقابەی مالی هەرێم و ئیتیحادی ئەو ئێستا خەریکن بەڵام ئەو بڕیاری کە ئەنجومەنی وەزیرانی ئیتیحادی دایکە بە سلفە مانگانە 200 میلیارد بنێدرێتن ئەوەش مەفروزە لە یەکی 2021 دەست پێ بکاتن ئەگەر ئێستا ئەو بەشە پارەیە ئەو بەشە بودجێ دیاری بکرێتن و بەتەواوی بگاتن دەتوانن برێم یاسای بودجەی هەرێمی کوردستان حازرە بەس دەستکاری ئەو ڕقەمانەی مایە و لەگە پەرلەمان لەسەر خەتین کە یاسای موازنەی هەرێمی کوردستان ضرورە. سەبارەت بە ئامادەسازیەکانی وەزارەتی دارایی بۆ پرسی بودجەی هەرێم پەرینووری بەڕێوەبەری گشتی بودجە لە وەزارەتی دارایی و ئابووری هەرێم بە کورسات نیوزی ڕاگەیاند لە 11 ئایاری ئەم ساڵەوە پرۆژەی یاسای بودجە لە وەزارەتی داراییەوە ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم کراوە و ماوەی زیاتر لە مانگێکە لیژنەی باڵای بودجە لە حکوومەت کاری لەسەر دەکات و سەرقاڵی تاوتوێکردنی خەرجی و داهات و کورتهێنانە لە پرۆژە یاساکەدا. ئەم بینایە نوێنەرانی زۆرینەی چین و توێژەکانی هەرێم لەخۆ دەگرێت. نزیکەی 8 ساڵە چاوەڕێی هاتنی پرۆژەی یاسای بودجەی گشتی هەرێمە بەڵام وا 6 مانگی ئەم ساڵیش تێپەڕی بودجەی 2021 هەر نەگەشت. عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان بە کورسات نیوزی ڕاگەیاند بەداخەوە ئەگەر لە ئێستاشدا بودجەش بنێرن هەتا مانگی 8 ناچێتە بواری جێبەجێکردنەوە. بەداخەوە ئەم کابینەیە و لە سەرەتای ئەم ساڵەوە بەڵێنیدا کە یاسای بودجە نێرێتە پەرلەمان و ئەم دۆخە ڕاست دەکاتەوە. ئەو ئێمە بینین مانگی 6 لە کۆتاییایە یاسای بودجەیان بۆ نەنێرایە پەرلەمان و ئەگەر یاسای بودجەکەش بنێرێت تەنانەت تا مانگی کۆتایی حوتیش و سەرەتای هەشتیش پەسەند ناکرێت لە پەرلەمان تا و کۆچێتە لیژنەکان گفتوگۆکرێ راپۆرتی لەسەرکرێ پەسەند دەکرێت باشە یاسای بودجە بۆ ساڵی داراییە ساڵی دارایی لە یەکی هەر ساڵێک بۆ سیویەکی 12 تۆ 6 مانگێ بەڕێ کرد یاسای بودجەت نییە مانگ دوو مانگێکی یاسای بودجەت بۆ کەیەوە کەی سوودی لێ وەرەگیرێ. نزیکەی 8 ساڵە پەرلەمانی کوردستان بودجەی حکوومەتی هەرێمی نەبینیوە و لە ئێستاشدا 6 مانگ بەسەر ساڵی دارایی 2021دا تێپەڕیوە و هەنووکە نازانرێت کەی بودجەی ئەم ساڵ دێتە پەرلەمان و کەی پەسەند دەکرێت و چۆن دەچێتە بواری جێبەجێکردنەوە.